مزگەوتی خانەقای مەولانە خالیدی نەقشبەندی. خانەقای مەولانە خالید یەکێکە لە مزگەوتە دێرین و گەورەکانی سلێمانی. لە ساڵانی 1816 بۆ 1870 میلادی لەلایەن مەحموود پاشای میری بابان بۆ مەولانە خالید دروست کراوە. بیناسازی مزگەوتەکە لە کاتی دروستکردنیدا کارێز و کانیەکی تێدا بووە، وەکو پێداویستێکی گرنگ بۆ ناو مزگەوتەکانی ئەو ڕۆژگارە. مزگەوتی مەولانە خالدی نەقشبەندی ناوەندێکی گرنگی زانستی و عیرفانی بووە. میری بابان بۆ پێویستی مزگەوت و پرۆسەی خوێندن چەندین گوند و کارێز و جۆگەی بۆ وەقف کردووە. کانی مەولانە گوندی وڵوبە لە نزیک شار و گوندەکانی کەماڵان و دەوروبەری لە شارە زوور، گوندی دارەتووی مەولانە لە ناحیەی سەرچنار و گوندی هاڵەی سەرچاوە لە ناحیەی بازیان وەقفی ئەم مزگەوتە بوون. یەکەم مامۆستای مودەڕیس لەم مزگەوتەدا خودی مەولانە خالیدی نەقشبەندی بووە. لە دوای ئەوە ماوەیەک شێخ عوسمان سیراجەددینی یەکەمی تەوێڵە لە شوێنی مەولانە خالیدی نەقشبەندی لە مزگەوتی خانەقا دەبێتە مامۆستا و مودەڕیس. لە سەرەتای سەدەی 20دا شێخ عومەر قەرەداخی ناسراو بە ئیبن القەرەداخی مودەڕیس و مامۆستا بووە لەم مزگەوتە. لە ڕۆژگاری مەولانادا نالی و سالم و دەیان زانایتر لە مزگەوتەدا فەقێ بوون. لە ڕۆژگاری شێخ عومەری قەرەداغیشدا هەریەکە لە مەلا عەبدولکەریمی مودەڕیس و شێخ محەممەدی خاڵ و مەلا محەممەدی ڕەئیسی گەڵاڵی و مەلا عینایەت و دەیان زانایتر لای شێخ عومەر خوێندویانە و هەندێکیان ئیجازەی زانستیان لێوەرگرتووە. لە ساڵی 1970 میلادی نۆژن کراوەتەوە و منارەیەکی جوان و ناوازەی بۆ دروست کراوە. لەو کاتەدا لە سەردەمی مەلا مستەفای بارزانی 6,000 دیناری ئەو کاتی بۆ تەرخان دەکرێت و منارەکەش بە شێوازێکی جوانی کوردەواریانە دروست دەکرێت. مزگەوتی خانەقای مەولانە خالیدی نەقشبەندی لە سلێمانی یەکێکە لە مزگەوتە گرنگەکانی شاری سلێمانی لە دوای مزگەوتی گەورەیە کە ئیبراهیم پاشای بابان دروستی کردووە لەگەڵ بنیاتی شاری سلێمانیە. دووەم ناوەندی گەورە و گرنگ لە شاری سلێمانیە مزگەوتی خانەقای مەولانە خالیدی نەقشبەندی. دوای مەولانە خالیدی نەقشبەندی لە وڵاتی هندستانەوە ئەگەڕێتەوە بە تەریقەتێکی نوێ و تەریقەتی نەقشبەندی بڵاو کاتەوە لە شاری سلێمانی لە ساڵی 1970 شاری سلێمانی و لێرە خەڵکێکی زۆر لە دۆری کۆبن و تەنانەت میرەکانی بابانیش ئەبنە موریدی مەولانە خالید و لە ماوەیەکی قیاسی کوردە خەڵکێکی زۆر لە دۆری کۆبن و ئەمە جۆرە ملەمێنانی دروستەکە لە نێوان تەریقەتە باوەکانی ئەو کات و سەردەمەها. مەولانە خالیدی نەقشبەندی ناچارە بێت لە ساڵی 1912 چێت بۆ بەغداد، ناچارە بێت سلێمانی جێ هێڵێ لێرە موریدەکانی جێ هێڵێ. لە ساڵی 1814 مەحموود پاشای بابان کە لە دوای مردنی عەبدوڕەحمان پاشای بابان لە ساڵی 1913 بۆ بە میری بابان سەردانی بەغا ئەکا. مەحموود پاشا ڕیژ لە گەشتەکەی بۆ شاری سلێمانیە لەگەڵ مەحموود پاشای میری بابانە دانیشتم بەبێ مبالغە، ئەگەر خەڵکی خۆمان بۆ ئەمە مبالغەی بەڵام قسەی ڕیچە و گومانی تیانی ئەڵێ لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پیاوی عاقڵ و سیاسی وەکو مەحموود پاشای بابانم نەبینیوە. پیاوی ئەوە بەتوانە و بە ئیمکان و دنیادیدە و سیاسی بووە. لەو کاتە لە ساڵ 1920 ڕیژ لەگەڵی دانیشتووە. کاتێک مەحموود پاشای بابانە چێ سەردانی بەغدا کات لەوێ تقریبا والی لەوێ بووە، نوێنەری والی سوڵتان لەوێ بووە کە والی شاری بەغای و ئەرێژ هەرێمی سنجاقی سلێمانی و هەرێمی شارە زۆر سەر بە بەغا بۆ بەردەوام سەردانی بەغایان کردووە کە سەردانی شاری بەغاکان ناو ناوبانگی مەولانای خالید لەوێ ئەبیسێتەوە سەیرەکە. داود پاشای والی بەغداد سەردانی مەولانە خالید دەکا و لەوێ وەکو موریدێکی مەولانە خالید لە بەردەم مەولانە خالیدا چۆک دادا. مەحموود پاشا پیاوێکی عاقڵ بوو دنیادیوە بووە، ئەڵێ زانایەکی گەورەی ئاوهای شاری سلێمانی بۆنی بمە بۆ شاری سلێمانی چونکم پێگە و سمعی هەموو میرایەتێک و دەسەڵاتێک بە خەڵکە زاناکان و خەڵکی خوێنەوارەکانیوێ ناخۆ لەسەر مەلاپەکی نەکەوتووە مەحموود پاشای بابان، بەڵام مەلای وەکو مەولانە خالیدی دەست نەکەوتووە لە ماوەیەکی قیاسی کورتا بتوانێت هەزاران کەس لە دەوری خۆی لە دەوری بانگەوازەکەی کۆ بکاتەوە. داواکە لە مەولانە خالید کە بگرێتەوە شاری سلێمانی وڵێ هەموو هاوکاریەکەکەم و ناوەندێکی ئاینی و زانستی و سۆفیگەریش بۆ دروستەکەم. مەولانە خالید وعدێدا دەڵێ باشە ئەگەڕێمەوە مادەم وایە. لەسەر داوای میری بابان مەحموود پاشای بابان گەڕاوەتەوە. لە ساڵی 1916 بۆ 1970
محموود پاشای میری بابان لە شاری سلێمانیە خانەقای مەولانە خالیدی نەقشبەندی دروست کردو ئەم خانەقایی کە ئێمە تێداین ئەگەر سەیری سنووری مەساحەی ڕوبەری خانەقا بکەیت بۆ بە پێوەری ئەو کاتە کە سلێمانی چەند هزار ماڵێک بووە ینی سنوورێکی زۆری داگیر کردو ئەمە بەڵگەیە کە هەر مزگەوتێک نەبوو بۆ نوێژکردن ناوەندێکی زانستی بۆ و میرەکانی بابانی سویانە لاسایی مستەنسەری بەغا بکەنەوە یان زەیتونە بکەنەوە یان قەیرەوان بکەنەوە مەساحەیەکی زۆری گرتووە بەشێکی زۆری مەدرسە بۆ خوێندنگە بووە و بەشێکی شوێنی مزگەوت و بەشێکیشی خانەقا بۆ شوێنی زیکری سۆفیەکان بووە هەر لەو کاتەشە فۆر محموود پاشای میری بابان بۆ ئەوەی ئەم مزگەوت و ناوەندە زانستی و مەعریفی و عیرفانی هەموو کاتێ چاوی لە دەستی سوڵتە و دەسەڵات نەبێ سوڵتە و دەسەڵاتی لەوانەیە لە پڕێکان نەمێنێ بڕۆ گۆڕانکاری بێت و ئەم سەرچاوی دارایش ببڕێ لەگەڵ دروستکردنی خانەقای مەولانە خالیدی نەقشبەندیە چەندەیەکی وەقف کردووە بۆ خانەقا و بۆ مەسروفاتی مامۆستاکانی خۆی قوتابیەکانی لە ناوچی شارە زۆر و بناری زنجیرە شاخی گڵەزەردە گوندەکانی شەمە و وێلەکە و کەماڵانی وەقف کردووە کە شوێنێکی کشتتوکاڵی گرنگ بوون و باج و خراجێکی زۆریان هەبووە لە ناوچەی بازیان کە شوێنێکی کشتتوکاڵی گرنگ بووە لەو سەردەمەش ئێسش ناوچەیەکی کشتتوکاڵی گرنگە گوندی هاڵی سەر چاوەمان هەیە بۆ قفی کردووە لێرە لە خوار سلێمانی و گوندی وڵۆبە و کانی مەولانە هەتا ئێسش پێوترێت کانی مەولانە وەقفی کردو بۆ خانەقا لە ناحی سەرچنار گوندی دارتی مەولانەمان هێسش هەتا ئێستا پێوترێت دارتی مەولانە بە ناوی مەولانە خالیدەوە چونکە وەقفەکەی بۆ مزگەوتی مەولانە خالید بووە بۆی وەقف کردووە ساڵانە باج و خراج و زەکاتی ئەو گوندانیان کۆ کردوێتەوە هێناوێنە بۆ مەسرەفی فەقیەکان و مامۆساکان و ئەم ناوەندە زانستیە گرنگە سەرف کراوە مەولانە خالید هەتاکو ساڵی 1920 بەردەوام بۆ لە خانەقای مەولانە خالیدی نەقشبەندیە لێرە تەدریسێکی زۆری کردووە بە تایبەتی لەو کاتە کاریگەریەکی زۆری لەسەر نالی جێهێشتووە لە شعرەکانی باسیەکە لەسەر سالم زۆرێک لە شاعرە گەورەکان و پیاوە گەورەکانی ئەو سەردەما کە لەو سەردەما پێگەیشتن و خوێندویان و دواتر بوون بە شاعیر و زانای گەورە لە خانەقا و لەژێر کاریگەری مەولانە خالید و ڕێبازە نوێیەکەی مەولانە خالیددا پێگەیشتوون. باسی ئەومان کرد کە محموود پاشای بابان خانەقای دروست کردو خانەقای مەولانە خالیدی دروست کردووە لەگەڵ خانەقاکان مەدرسەیەکیشی دروست کردووە لەوانەیە بڵێن مەدرسەکە لە خانەقا و مزگەوتەکە زۆر مهمتر بووە و هەدەفی ئامانجی محموود پاشای بابان مەدرسەکە بووە کە لێرە کەسایەتێکی وەکو زانایەکی وەکو مەولانە خالید بێتەوە بە دەیان و سەدان فەقێ بە تعبیری ئەو ڕۆژە بە تعبیری ئەمڕۆ قوتابی خوێندکار لە دەوری کۆبێتەوە و بزافێکی ڕۆشنبیری خوێنەواری باش لە شارەکەات بە تایبەتی شارەکەش تازە دروست کراوە میرەکانی بابانویستیانە پێگەی خۆیان بەهێزکەن دروست بکە مامۆستای یەکەمی لە ساڵ 1970 مەولانە خالید کە لە 20 دەی 1920 بەتەواوی کۆچی کردو ڕۆیشتە بۆ شەم مامۆستای یەکەمی بووە ئەتوانین بڵێن سەردەمی زێڕینی مێژووی مزگەوتی خانەقای مەولانە خالیدی نەقشبەندی 1970 بۆ 1920 سێ ساڵە بۆ کە مەولانە خالیدە خۆی هەم مامۆستا و مدەڕیس بووە هەم شێخی تەریقەت بووە و هەم پێگەیەکی زۆر بەهێزیشی هەبووە تەنانەت میرەکانی بابان هاتوون لێرە پەیمانیان داوە کە لەسەر دەستی مەولانە خالیددا هیچیان ڕۆم و عەجەم نێنن بۆ ئەو وڵاتەوە هیچیان خیانەت لە هیچیان نەکرد یانە ئەوە پێگەی بەهێز بووە کەسێک وەکو ڕیچ هاتووەتە شاری سلێمانی لە ساڵ 1920 ئەڵێ خەڵکی شاری سلێمانی وەکو فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەیری فەرمودەکانی مەولانە خالیدیان نەکرد مەولانە خالید ئەوە کەسایەتێکی کاریزما و گرنگ بووە لە شاری سلێمانیە ئیتر بەداخەوە لە ماوەیەکی لەو ماوە کورتا خەڵکێکی زۆری لێکۆ بێتەوە لەوێشە بڵێن تەریقەتێک هەبووە تەریقەتێکی پێشتر هەبوو پێشینێکی تاریخی هەبوو پێگەیان بەهێز بووم لە ملانەی ئەو دوو تەریقەتە قادری و نەقشبەندەکە وای کردووە مەولانە خالید جارێکی تر ناچار بۆ شاری سلێمانی چۆڵکا و بڕات بۆ شام تر نێتەوە بۆ کوردستان لە 1970 بۆ 1920 مەولانە خالید خۆی ئیمام و مدەڕیسی مزگەوتی خانەقا و مەدرسەی خانەقا بووە لە دوای ئەوەی کە خانەقا جێ ئەهێڵێ مەولانە خالید و کوردستان بەتەواوی هەر جێ ئەهێڵێ شێخ عوسمانی سیراجدینی یەکەم کە خەڵکی تەوێڵەیە و بڵین ڕائیدی بنەماڵەی شێخانی تەوێڵە و بیارەیە
ئەو لە شوێنی مەولانە خالید دانیشتۆ شێخ عوسمان لە کاتی خوێندنی شە هاوڕێی مەولانە خالید بووە، لە بەغا لەگەڵی بووە، لە خورماڵ لەگەڵی بووە، لە خەرپانی لە بیارە مەولانە خالید کە خوێندوێتی لە سەردەمی فەقێتیە شێخ عوسمانێکی بووە لە کەس هاوڕێ نزیکەکانی پێکەوە بوون. کاتێکیش کە هاتوتۆ تەریقەتی نوێی هێناوەتەوە و لێرە تەریقەتی نەقشبەندی بڵاو کردێتەوە. شێخ عوسمانی سیراجەدینی یەکەمی تەوێڵە یەکێ بووە لە موریدەکانی. کاتێک کە کۆچی کردو بەرەو شام ڕۆیشتۆ کوردستانی جێهێڵاوە، میراتگری مەولانە خالیدی نەقشبەندی شێخانی تەوێڵە بووە. شێخ عوسمانی سیراجەدین بووە، هاتوتە شوێنی مەولانە خالید لە مزگەوتی خانەقای مەولانە خالیدا، بەردەوام بووە لەسەر تەدریس و لەسەر ئیرشادی خەڵکی. دوایشتر بەهۆی پاڵەپەست و پێگەی بەهێزی قادریەکان بەهێزتر بووە، ناچار بووە شێخ عوسمانی تەوێڵە کە بگەڕێتەوە بۆ ناوچەی هەورامان. لەگەڵ چوونی شێخ عوسمانی تەوێڵە بۆ هەورامان، پایتەخت بە تعبیری ئەمڕۆ پایتەختی تەریقەتی نەقشبەندی چێتە تەوێڵە و بیارە و چێتە هەورامان و ئەو پێگەی بەهێزەی بڵێن ماون لێرە لە سلێمانی لە قەرەداخ و لە شوێنەکانی تریش، بەڵام ئەبێ بە سنتەر وەکو ئەبێ بە ڕووگەی نەقشبەندیەکان هەتا ئێستاش ئەو ڕووگەی ماوە نەقشبەندیەکان زیاتر هەمیان ڕویان لە تەوێڵە و بیارە و ناوچەی هەورامانە. دوای ئەوەی کە شێخ عوسمانی تەوێڵە ناچارە بێ ڕوا بە سلێمانی، شێخ محەممەد ساحیب لێرە خزمی مەولانە خالید بۆ کەسانێکی تر هاتوون، بەڵام ڕەنگە ئەو پێگە بەهێزیان نەبوو، چونکە ناوبانگێکی وایان نییە. ئەوان لە سەرەتای سەدەی 20ەما کاتێ جەنگی جیهانی یەکەم قەومیە و وڵاتانی وێرانە کرێ و ئینگلیزی ئێرە داگیرەکات و بەتابێتی سەفەربەرلک و گرانی گەورە وێرانکاریکی زۆر خراپ بە سەر شاری سلێمانیە دێت. خانەقاش پشتگوێ خرێ و جۆرێک لە هینی پێوە دیارە بێت لە ساڵی 1920 جۆرێک خەڵکەکە ئەبوژێتەوە و لێرە وەزعەکە تۆزی ئاساییە بێتەوە. خەڵکی سلێمانی دەوڵەمەندەکانی شاری سلێمانی جارێکی تر خانەقا تعمیرەکەنەوە ئاودانێکەکەنەوە مەدرسەکەی ئاودانەکەنەوە. لە ساڵ 1920 ساڵن باشترین کەسێک کە شایانی ئەوە ببێتم خانەقای مەولانە خالید و خانەقای مەولانە خالید ئەوەدان کاتەوە تەدریس و ئیرشادی خەڵکە شێخ عومەری قەرەداخی بۆ ئیبن قەرەداخی کە بۆ لە زانا گەورەکانی ئەو ڕۆژگارە. شێخ عومەری قەرەداخی کە هاتوۆتە خانەقای مەولانە خالید جارێکی تر ئەتوانین بڵێن مێژوەکەی مەولانە خالیدی دووبارە کردوێتەوە لە ماوەیەکی کەما کۆمەڵەیەک فەقەی زۆر بەتوانا و لێ هاتوو لە دەوری ئیبن قەرەداخی کۆبنەوە. هەر ئیبن قەرەداخی خۆشی نەبوو، شێخ نەجیب قەرەداخی لێرە دەوری هەبوو، شێخ جەلالی قەرەداخی دەوری هەبوو کە هەمویان لە ساداتی مەردۆخین و هەمویان زانای گەورە بوون لەو ڕۆژگارە. بەڵام ئەوەی کە دەورە سەرەکیەکەی بینیوە شێخ عومەری ناسراو بە ئیبن قەرەداخی بووە کە لە ساداتی مەردۆخیە. یەکێک لە مامۆسا و فەقێکانی دوایی ئەبن بە مامۆسا گەورانە فەقێکانی ئیبن قەرەداخی مەلا عەبدولکەریم مدەڕیسە لێرە خوێندێتی و لێرە پێگەیشتووە مجازی ئیبن قەرەداخی. یەکێکیان مامۆستا شێخ محەممەدی خاڵە، ئەم دوو زانا گەورە کە ئەتوانین بڵێن کتێبخانەی کوردیان ئاوادان کردوێتەوە. یەکێکیان مەلا محەممەدی ڕەیسی گەڵاڵەیە، یەکێکیان مامۆستا مەلا عینایەتێکی بۆ لە مەلا گەورەکانی ئەم شارە دەیان و سەدان فەقی پێگەیانوە. مەلا حسێنی پیسکەندیە دەیان زانایی گەورەی ترە کە ئێستا ناوەکانیان هەمووی یاد ناکەوێتەوە. بەڵام ئەتوانین بڵێن قۆناغی زێڕینی دووهەمی مێژی مزگەوتی خانەقای مەولانە خالی سەردەمی شێخ عومەری قەرەداخیە لە ساڵی 1920 تا 1936 کە کۆچی دوایی کردووە لە خانەقای مەولانە خالیدا بووە. دەیان فەقی وەکو مەلا عەبدولکەریم مدەڕیس و وەکو مەلا عینایەت و وەکو مەلا شێخ محەممەدی خاڵ و وەکو مەلا حسێنی پیسکەندی وەلا مەلا محەممەدی ڕەیس و دایان مامۆسای ئاوا گەورە وەکو مامۆستا مەلا ڕەسووڵی تەلانی وزانایەکی گەورەیە. ئەمە هەمویان لە ئیبن قەرەداخی خوێندویانە و لێرە لە مزگەوتی خانەقای مەولانە خالیدا ئیجازەیان لەسەر دەستی ئیبن قەرەداخی وەرگرتووە. بە درێژایی مێژوو ئەتوانین بڵێن مزگەوتی مەولانە خالیدی نەقشبەندی و مەدرسەی مەولانە خالید و خانەقای مەولانە خالید دەورێکی هەم عیرفانی بینی و هەم دەورێکی خواناسی بینیوە، هەم دەورێکی خوێنەواری و علمی و زانستی زۆر گرنگی بینیوە هەتا ئەم ڕۆژگارە. خانەقای مەولانە خالیدی نەقشبەندی لەبەرەوەی جێگەی دەیان شاعیر و زانا و مامۆستا بووە، یەکێک لەو شاعیرە دیارانەی کوردەواری نایلی شاعیر بووە کە لە کاتی دوورە وڵاتی و غەریبیدا لە چامەکەیدا لە هەواڵ پرسینی شار و خانەقا و زێد و شارەکانی کوردستاندا لە هەواڵی خانەقا دەپرسێت. نالی شاعیر لەبارەی خانەقا و مەولاناوە دەڵێ: سێرێکی خۆش لە چیمەنی ناو خانەقا بکە، ئایا ڕەبیعی ئاهووە یا چایری ستور، سەبزە لە دەوری گوڵ و تەڕە وەک خەتخەتی ڕوویار، یا پوشی وشک و زورە وەکو ڕیشی کاکەسوور، قەلبی منەوەرە لە حەبیبانی نازەنین، یا وەک سەقەر پڕە لە ڕەقیبانی لەندەهور، دەستبەندیان دێن و دەچن سەر و نارەوەن، یا حەڵقەیانە سۆفی ملخوار و مەندەبور، مەیلێ بکە لە سەبزە درەختانی مەدرسە، ئەوراقیان مقەدیمەی شینە یانە سوور،
حەوزی بڕی کە نائیبی دیدەی منە لەوێ لێڵاوی دانەهات و وەکو سەیری شیوە سوور ئێستەش کەناری حەوشەکە جێگەی باز و کەوشکە یاری تایە بۆتە مەعرەزی نفور چاوێ بخە لە سەبزە سێرابی دایرە جێجلی وەگاهی چاوەکەمە نەرمە یانە زوور خۆی خانەقاگە و باس ئەو ماکوتمان ڕوبەرێکی زۆری هەیە ئەمەش بەڵگەیە کە تەنها بۆ شوێن نوێشکردن دروست نەکراوە مەدرسەیەکی گەورەی هەبووە و خانەقا کە شوێنی سۆفیەکان بۆ زیکریان تیا کردووە بە تایبەتی هینیانە بۆ بڵێ مەدرسەکە حوجرەکەیە و حرەمی نوێشکردنیشی هەبووە و سەرچاوەیەکی ئاویشی هەبوو چکو لەو کاتە خۆم بۆری ئاسن و نایلۆن و هینانە نەبووە تاسیساتی ئاو لە هەر شوێنەکە مزگەوت دروست کراوە پێویستی بە ئاو شوێنی دەستنوێژ هەبووە ناچار مزگەوتەکان لەسەر کانی دروست کراون و ئەمەش سەرچاوێکی ئاوی تایبەتی خۆی هەبوو بە تایبەتی نالیش لە شێعرەکە کە بۆ سالمی ناردۆ لە چامەکەی نالیا بۆ سالم ئاماژە بەوە ئەکا بەو سەرچاوی ئاوا ئەکات و ڕوبەرێکی زۆری هەبوو ژمارەیەکی زۆر فەقیتیە بۆ تەنانەت نالی لە شعرەکەیە لە چامەکەی بۆ سالم ناردوێتی ئەڵێ دەشتی فەقیەکان ئەڵێ دەشتی فەقیەکان وەکو خۆی هەر ئاوەدانە دەشتی فەقیەکان ڕۆژانی سێشەممە و جومعان فەقیە چووە لەوێ یاری کردووە ئەم دیوی بڵینگردی سێوان بە ڕووی شارە و دەشتە چۆڵ بووە خەڵکی ئەم شارە هەمووی چۆ سەیری کردووە یعنی بەڵگەیە کە ژمارەیەکی زۆر فەقیە لە ناو مزگەوتەکانە بووە لەوێ چوون یاریان کردەوە خەڵک چۆ سەیری کردوون پرسیاری ئەوەکە نالی کە بەبای شەماڵە نامەکە ئەنێرێ چامەکەی خۆی ئەنێرێتەوە بۆ سالم پێڵێ سەیرێکی خۆش لە چیمەنی ناو خانەقا بکە ئایا ڕەبعی ئاهۆ یا چایری ستور نالی زانیوێتی کە بە تایبەتی میرەکە میراتی بابان ڕووخاوە دەسڵاتێکی سەربازی هاتو سلێمانی داگیر کردووە ڕۆمەکان بە تعبیری ئەو ڕۆژگارە عوسمانیەکان ئەڵێ ئایا چیمەن و باخی ناو وەکو خۆی بە سەوزی و بە جوانی ماوەتەوە خزمەتی هەیە ئەمەش بەڵگەیە کە یعنی چیمەن و باخێکی گەورە هەبووە لە ناو خانەقا و خەڵکی بۆ ئیسراحەت و فەقیەکان بۆ ئیسراحەت لە ناو باخ و چیمەنە دانیشتون ئەڵێ چیمەنەکە بە سەوزی و جوانی وەکو خۆی ماوەتەوەیان بۆ بە شوێنی بەستنەوەی وڵاخی چوارپێ بە تایبەتی هێسر و ئەسپ و ئەوانە و خەبەریشی هەبووە کە وەزعی ناو خانەقا خراپە بە تایبەتی ئەو هێزە سەربازیاتون ناو خانەقا و وڵاخی بەرزیان پێ بۆ سواری بەکارێن هێناوە پرسیاری ئەوەکە بەڵام ئێستا بڵێن ئەو باخۆینە نەماوەمی کراوە بەبینە و سەرچاوی ماوە تام ساڵانەی پێشوش کە تەسیساتی ئەو کرا بۆ مزگەوتە سەرچاوی ئاوەکە هەبوو بە تایبەتی لە بەهارانە سەر حەوزەکە هاژەیە هاتوو لێرەوە ئەڕۆی بۆ سەر ئاوەکان ئاوێکی زۆری هەبوو ئاوە نازانم کراوە ئەو کارێزن نەماوە ئایا ڕەبیعی ئاهۆ یا چایری ستور ینی وەکو بەهارێکی وا بووە ناو خانەقا سەوز و حەدیقە و هینێکی جوانی هەبوو چیمەنێکی جوانی هەبوو کە شوێنی ئاسک بووە بەڵام بەداخەوەیسە بۆ بە شوێنی وڵاقی چوارپێ سەبزە لە دەوری گوڵ تەڕە وەک خەتی ڕوویار یا پوشی وشک و زورە وەکو ڕیشی کاگە سوور ئەڵێ هەر بە سەوزی جوانی ماونەتۆ چیمەنی ناو خانەقا و باخی ناو خانەقا یان وشک و زرد بوون وەکو ڕیشەکەی کاگە سوور ئەوانیش سوور هەڵگەڕاون و زرد هەڵگەڕاون و خزمەتیان نەماوە و خەبەریشی هەبووە بە تایبەتی لەو کاتا کە چیمەنەکە وشک بۆ هیچ خزمەتێکی نەماوە و مەولانە خاری لێرە نەماوە و فەقیەکان لێرە نەماوە بڵاویان کردووە بارودۆخێکی خراپبوو لەو کاتا لە سلێمانیکە ئەم چامەکەی ناردۆتەوە بۆ سالم دوای سالمی جوابی ئەداتەوەڵێ بڵێ وەڵا وەزعی ناو خانەقا هەموو مزگەوتەکان و سلێمانی کوردستان بە شێوەیەکی گشتی هەمی خراپە قەلبی منەوەرە لە حەبیبانی نازەنین بە خانەقا ئاڵێ ئایا دڵی ڕووناکە خانەقا پڕە لە فەقیە و خەڵکی خواناسی ڕێک و ڕاست و دڵی ڕۆشنە یان وەک سەقەر پڕە لە ڕقیبانی لەندەهور ڕقیبانی لەندەهور خەڵکی چەکدار و ئەو خەڵکە هێنانە ڕۆمانێکە هاتوون ئەم وڵاتیان داگیر کردو خەڵکی ئەسکەری نوێژ نەکرد هاتوون لێرە بوون ئەلپرسیاری ئەوەکە پڕە لە خەڵکی منەوەر و دڵڕووناک و دڵ ئاوەدان و عارفی و خواناس یان بۆ بە شوێنێکی سەربازی و بنکەیەکی سەربازی دەستبندیانە دێن و دەچن سەر و نارەوەن بە تایبەتی لەو کاتا کە ژمارەیەکی زۆر فەقیتیا بۆ هاتون و پاسیان کردو لە ناو باخەکە و لە ناو چیمەنەکەی خانەقا و لە ناو مزگەوتی خانەقا و قۆڵیان کردو بە قۆڵیەکە ینی هێمایەکی زۆر جوان پڕ لە خۆشەویستی نێوان فەقیەکانە کە لە چامەکان نالی بۆمان بەسەکە سەردەمی خۆی وا بۆ نالی لێرە فەقیە بۆ دوایش مامۆستا بۆ پرسیاری حوجرەکەی خۆشیەکە یا حەڵقەیانە سۆفی ملخوار و مندەبور ئەمە جۆرێکە لە ڕەخنە لە ڕۆژی ئاینی ئەو ڕۆژە کە نالی پلارێکیان تێگرێ ئەمە ئەم شیعرە و ئەم چامین نالی کە خۆی لێرە بۆ شاید حاڵ بۆ بەڵگەیە کە لەو ڕۆژگارە خانەقان ناوەندێکی عیرفانی ناوەندێکی زانستی و علمی خوێندەواری و ناوەندێکی خواپەرستی زۆر ئاوەدان بووە چاوەڕێ ئەوەکە کە
لەم هەواڵی شار و هەواڵی خانەقای بۆ بنێرێتەوە هەر پرسیارکردنی خانەقا پێش ئەوەی پرسیاری سلێمانیکەیان پرسیاری خاک و خۆڵکان نالی ئەوەیە بەڵگەیەکە خانەقا شوێنێکی زۆر گرنگ و ناوەندێکی زۆر گرنگی عیرفانی و خوێنەواری بۆ بەتایبەتی نالی حەزی لە خوێندن و خوێنەواری و شێعر و ئەدەب و حەزەکە بەوە ئاوەدانە پرسیاری ئاوەدانی ئەوەکە بەڵام بەداخەوە لەو ڕۆژگارە خانەقا ئەو پێگە گرنگەی نەماوەکە نالی باسیەکات و کاتێکە نالی بەجێ هێشتووە. مزگەوتی خانەقای مەولانە خالیدی نەقشبەندی هەتا ساڵی 1970 منارەی نەبووە و هەموو مزگەوتەکانیش مزگەوت بە منارەوە جوانە ینی ڕەمزێکی ئیسلامیە و هەم ڕەمزی مزگەوت و ئانشە و دیمێنێکی جوانی شەدا بە مزگەوتەکەش و بەو شار و شارۆچکانش کە مناری تیا هەیە و بابەتێکی شوێنەواری گرنگیشە منارەکان بە تایبەتی وەکو بابەتێکی شوێنەواری و شارستانی لە ساڵی 1970 و کاتە دوای ڕێکەوتنامەی 11 ئازار کورد خۆی حاکم بووە لە کوردستان و لە سلێمانیشە بە هەوڵی شێخ محەممەدی خاڵ و کاتە شێخ محەممەدی خاڵ هەوڵێکی زۆری داوە کە خانەقای منارەیەکی زۆر جوان بۆ مزگەوتی خانەقا دروست بکە کەوتۆتە هەوڵ و پارەکۆکردنەوە و لەسەر ئەرکی خێرخوازان پارێکی زۆری کۆکردوتەوە لەو ڕۆژگارە بە تایبەتی مزگەوتەکانی سلێمانی لە یەکەم ڕۆژێک و شاری سلێمانی دروست کراوە هەتا ئەم دەقەیەش هەموو مزگەوتەکان لەسەر گیرفانی خەڵکی شارەکە و خەڵکی خێرخواز و بەخشندەیە هێنا حکوومەتەکان یەک بە دوایەکە کەسیان مزگەوتیان دروست نەکردووە شێخ محەممەدی خاڵ کەوتۆتە هەوڵی دروستکردنی منارەیەکی جوان و مناری دروست کردووە لە ساڵی 1970 توانێتی لەو ڕۆژگارە 14,000 بە تعبیری ئەوڕۆ 14,000 ئەو ڕۆژگارە 14,650 فلسی بۆ کۆ کردوەوە تەنها 650 فلسەکەش ئەو کات جیلی کۆ نەزان پیانە و 1150 ئەوەشی نووسیوە و ئەم منارە جوانی بۆ دروست کردو هەر لەو ڕۆژگارەشە کە کورد حاکم بووە داوای لە مەلە مستەفای بەرزانی کردووە مەرحومی مەلە مستەفا 6,000 دیناری ئەو کاتەی بۆ تەرخان کردووە یان بەشێکی تقریبا نیوەی پارەکەی مەلە مستەفا مەرحومی مەلە مستەفا بۆی تەرخان کردووە و ئەو منارە جوانی دروست کردووە کە یەکێکە لە منارە هەرە جوانەکان ناوازەکانی شارەکە ئەم دەوروبەرش بڕوان ناکەم لەم شار و دەوروبەرانە هەتا ئێستش منارەی ئەوها ناوازە و جوان دروست کرابێ و بە هەوڵی شێخ محەممەدی خاڵ و بەشێک لە بە هەوڵی خێرخوازانی شارەکە و بەشێکیشی هەوڵی مەلا مستەفای بەرزانی بووە کە ئەم منارە جوانیان دروست کردووە و بەشێکە لە مێژووی ئەم مزگەوت و مێژووی ئەم شارە.